بەشێک لە چاودێرانی سیاسی و کەسایەتیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام بەرز دەنرخێنن و دەڵێن پەیام ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە بەگژداچوونەوەی گەندەڵی و بوونی بە پێویست و گرنگ دەزانن لە گۆڕەپانی سیاسی هەرێم. ئەم هەڵسەنگاندنەی کەسایەتیەکان هاوکاتە لەگەڵ نزیک بوونەوەی هەڵکردنی 17 ساڵەی تەمەنی مۆمی خزمەتەکانی پەیام لە یەکی کانونی یەکەمی ئەم ساڵ. طبعا کەناڵی پەیام لە کۆمەڵێک بوارە کاری باشی کردووە. یەکێک لەو بوارانەی کە من هەموو تابعی بووم، هەم زۆر جار هاوکاریم کردوون لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیایە. من پێم وایە گرنگە و پێویستە لەم بوارە پتر قوڵ بێتەوە، پتر زانیاری کۆکاتەوە، ئەکرێ گۆشەیەکی گرنگ بگرێت، یعنی جان بە دینیەکەی گرتووە زۆر باشە بەردەوامە. بەڵام لە تەنیشت ئەمەوە بە تایبەتی و بەفی ڕۆدانەی زۆر لە سامانی وڵات لە گەندەڵی لە بەهەدەردان من پێم وایە پەیام ئەتوانێت بە پیشەیی و بە وردی و بە داتای دروست لەم بوارە کارکات، چونکە ڕاستگۆ بم لەگەڵتانە لە میدیای بینراوی تەلەڤیزیۆنە ئەمە فەراغە. من خۆمەس بە فەراغ کەم، مەسەن دراسی دقیق لەسەر نەوت، لەسەر بەهەدەردانی زەوی، لەسەر گومرگ، لەسەر یعنی ئەوەی باسەکرێ شتی گشتیە ڕۆ بچێ لەو بوارە ومێدی سەرکەوتان بۆ خوازم. من بەگەرمی پیرۆزبایی لە هەموو بەڕێزان بەڕێوەبەر و کادر و کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام دەکەم. هیوادارم ساڵی داهاتوو یان ساڵی نوێی تەمەنی ئەم کەناڵە ببێتە ساڵی زیاتر جوشدانی هەوڵ و کوشتەکانیان و درێژە پێدان بەو ڕێبازەی کە ئەوان خزمەتێکی زۆریان کردووە لە گەیاندنی پەیامی ڕاستی بە بینەران. بەڕاستی پەیامێکی سەنگینە. من یەکێکم لەوانەی ینی سەیری ئەو کەناڵە دەکەم، بە تایبەتی بەرنامە سیاسەکانی پەیام و کە دەڵێم سەنگینە لەبەرەوەی هەمیشە گرنگی داوە بە هاوسەنگیەک لە نێوان ئەو لایەنانەی کە هەر کێشەوی گرفتێک هەبوو بێ تەنها گرنگیان بە لایەنێکیان نەداوە، بەڵکو لایەنە جیاوازەکانی کۆ کردوتەوە لەسەر مێزی بەرنامەکە. بەشێکی دیکە لە چاودێرانی سیاسی هەرێمی کوردستان ئەرکی پەیام زۆر قورس دەبینن لەبەر ئەوەی تەنیا ئەرکی پەیام بە گەشتاچوونەوەی گەندەڵی نیە و خەمی هۆشیارکردنەوە و تەبایی خێزان و پتەوی پایە کۆمەڵایەتی و ئیسلامیەکانی کۆمەڵگەشی لە کۆڵ ماوە. بەنسبەت کەناڵی ئیسلامی ئەرکی زۆر گرانە، چونکە بە قەدەر فراوانی و گشتگیری ئیسلام بابەتەکانیشی گشتگیرن. جاری وا هەیە زانایان گلەی یەکەن ئەڵێن بابەتە ئاینیەکان کەمە لە پەیام و لە سپێدا، کە چێچیتە لای سیاسیەکان ئەوانی ژەڵەن بابەتی سیاسی هەرتیانی هەمووی وەعز و ئێرشاد و زانای ئاینیە. ئەوە ئەرکی قورس کردووە. پەیامی ئیسلام هەر لە هونەر و ئەدەب و بابەتی ڕۆشنبیری و بابەتی فکری و معرفی تا ئاگاتە بابەتی سیاسی لە خۆگرێ. لەبەرەوە کەناڵێکی تایبەتمەند نییە وەکو ئەندە کەناڵی خەبەری هەر ئەخباری ڕۆژانە و ئەوە هاتوو بە پەلە هاتوو شتی لایڤ و شتی سەریعەوانە بڵاو بکاتەوە. ڕەنگە ئەوە وای کردبێ کە جەماوەر و خەڵکی عام سەرنج بدەن. ئەگینا ئەگەر ئەو خەڵکەی کە لەوێ ئیشەکایە لە هەر کەناڵێکی ئیسلامی تر تەرخانی بگەی بۆ بابەتی خەبەری یا سیاسی، ڕەنگە چەند قاتی کەناڵەکانی زر بڵێن بتوانێت بەهێز بێ. پەیام و بەتایبەت ژووری هەواڵی کەناڵەکە بەردەوام لەبەری خەڵکو و هەوڵاتیانی بەشمێنەتی هەرێمی کوردستان دەمیرێت و هەر ئەمەش بۆتە ناسنامەیەکی جوان بۆ بەرنامە و ئەجێندای ستافە ماندوو نەناسەکەی ئەم کەناڵە کە بە کەمترین بودجە توانیوێتی زیاتر لە توانای خۆی بە دوای کێشە و خەمەکانی هاوڵاتیانەوە بچێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.